سڵاتان لێ بێتەوەم کاتتان باش. پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوامیان هەیە. لە نوێترین پرۆژەدا ئیدارەی سەربەخۆی سۆران لە یەکێک لە گەڕەکانی سەنتەری قەزای ناوەندی سۆران چەندین کۆڵان سەر لە نوێ بە شێوازێکی نوێ و مۆدێرن قیرتاو دەکاتەوە. ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ ئەندازیار دەریاغازیەکەم سەرپەرشتیاری ئەم پرۆژێ لە شارەوانی سۆران. دەریاخان ماندوو نەبی. پرۆژەکە زیاتر خۆی لە چیە بینێتەوە؟ من باسی قیرتاوکردنم کرد، خۆی لە چی ترە بینێت؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. من وەکو ئەندازیار دەریا وەکو ئەندامی لێژنەی سەرپەرشتیار قیرتاوکردنی گەڕەکی بارزان ئەو قیرتاوکردنە کە وەکو نوێژەنکردنەوەی گەڕەکی بارزان نزیکەی 30 کۆڵان لە خۆ دەگرێتن. پێشتر مەجاری و شتی نەبووە لێرە، بەس ئێستا لە چەند گەڕەکێک لە چەند کۆڵانێک هەڵماندایە مەجاری دابنێ. چەند خۆی لە بڵێم 30 کۆڵان دەبێت. بەڵێ چەند دەخانێت ئەم پرۆژەیە و لەکەیەوە دەست با قیرتاوکردنی ئەکرێەوە کارەکان بەچێ گەشت؟ ئەم پرۆژەیە نزیکەی 2 مانگ دەخایێنێتن ئەگەر کارەکان بەسەریکە بکرێت، چونکە لە بەیانی و ئیشەکری هەتا ئێوارە وەکو جەماعەتی کاڤین گروپیە و کۆڵانەکانش بۆ قیرتاوکردن تقریبا ئێستا کۆڵانەی کە لێینە مەجاری تەواو کرایە، تەنها فلینکۆتی مایە و لەوانێ سبەی یان دەست بەگە کەش و هەوا خۆش بێتن ئێستا دەست بە قیرتاوکردنی بکرێتن. باشە، دەست خۆش بێت. سەلامەت، مەمنون، سپاس. ئەندازیار دەریاغازی سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە کە لەلایەن کۆمپانیای کاڤین گروپ لە سەنتەری قەزای ناوەندی سۆران جێبەجێکرێ، خۆی لا 30 کۆڵان دەبینێتەوە. پێشتر چەندین جار دانیشتوانانی ئەم گەڕەکانە لە ڕێگای زاریکردمانی داوایان لە لایەنی پەیوەندیدار کردبوو کە ئاوڕێکی جدیان لێ بدرێتەوە. لەبەرەوەی ئەگەر سەیری ئەم کۆڵانانە بکەیت بەشێکی زۆری ئەو کۆڵانانە قیڕەکان وەکو پێویست نەمابوو، هەر بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان داوای ئەم خەڵکەی بە هەند وەرگرت و لە ئێستادا کارکردن بە شێوەیەکی چڕدەستی پێکردووە لە ڕێگای چەندین ئامێر و وەک سەرپەرشتیاری پرۆژەکەش ئاماژەی پێکرد کە چاوەڕوان دەکرێت لە بەیانیەوە دەست بە قیرتاوکردنی ئەو شوێنانە بکرێت، ئەو کۆڵانانە بکرێت کە کاریان تێدا بە کۆتا هاتووە. بەڵێ